بەنای خدای بەخشندە و یێبان سڵاو لە هەموو لایەگازی زان و خۆشەویستانم. جارێکی تراتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی کورتە و تارێکی تر بە هیوای ئەوەی تا کۆتایی گوێبیستی ببن. ئەوەی کە جێگەی داخ و نیگەرانیە ئەبیستین و ئەبینین بەشێک لە خەڵک لە کوردستانە کەوتونەتە زوڵمستەمکردن لە ئاژەڵان و گیانلەبەران بە تایبەتی سەگ. بەڕاستی جێگەی داخە لەناو کەلتوری کوردەواریدا سەگ وا پێناسە کراوە کە ئاژەڵێکی قێزەون و گڵاوە و هەمومان ئەزانین زۆربەی زۆرمان خەڵکی لادیەکان و گوندەکانین و گوند نشین بووینە و باش ئەزانین سەگ چ خزمەتێکی بە خەڵکی لادیەکان کردووە، چۆن پاسەوانی لە مەڕ و ماڵات و ئاژەڵی خەڵکی لادیەکان کردووە، چۆن ئەمڕۆ ئێمە لەناو شارەکاندا کامیرەمان داناوە بۆ ئەوەی کە پارێزگاری لە ماڵەکەمان بکەین. بە هەمان شێوە لە گوندەکانە سەگ پارێزگاری لە ماڵەکان کردووە، جگە لەوەی کەوا گیانلەبەرێکی زۆر بە ئەمەک و بەسفەتە. بۆیە من لێرەوە ئەمەوێت لە ڕوانگەی ئیسلامەوە، لە ڕوانگەی شەریعەتی پیرۆزەوە سەگتان پێ بناسێنم سەگ چه ئاژەڵێکە، بۆ ئەوەی چیتر ئێمە زۆر مستەمیل لێ نەکەین. ڕاستە هەندێک فتوا هەیە، ڕاستە هەندێک حەدیث هەیە باس لە سەگمان بۆ ئەوکات. بۆ نمونە لوژنەی فتوا کاتێک کە فتوایەک دەرەکات دەڵێ پیاسەکردن لەگەڵ سەگە حرامە، ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی سەر ئەکێشێت کە خەڵک زوڵم لە سەگ بکات، خەڵک سەگ بە شتێکی پیس و قەبیح پێناسە بکات. ڕاستە فتوا هەیە کە باس لەوە کە سەگ گڵاوە، بەڵام چەندین فتوامان هەیە لە چەندین مەذهبە. بۆ نمونە لە مەذهبی ئیمامی مالیکە باسی سەگەکە ئەڵێ سەگ بە هیچ شێوەیەک گڵاو نییە، و چەندین ئاەت و حەدیثمان هەیە لەسەر سەگ. ئەوەدا قورئان بە نەسی قورئان خوای گەورە ئەفەرمێ وەکلبهم باسط ذراعیه بالوەصی. ئەو گەنجانی کاتێک کە هەڵهاتن لە تا ئەو پاشا ڕۆمانی کە زوڵمی لە مەسیحیەکان ئەکرد، حەوت گەنجەڵ هاتن لەگەڵ سەگەکەیاندا لە ئەشکەوتێکا 300 و قسوور ساڵمانەوە. خوای گەورە باسی ئەو سەگە ئەکات لەگەڵ ئەو حەوت کەسا. ئەگەر قەرار بێ سەگ گڵاو بێ پیس بێ، ئەوە سەگ لە هەموو ئەگەر وا بێ ئەوە لە هەموو کاتێکا سەگ گڵاو پیسە. ئەی بۆ لەگەڵ ئەسحاب الکەهفایە، ئەی بۆ خوای گەورە موعجزەی پێ نیشانەدا 360 ساڵ لەگەڵ ئەسحاب الکەهفە ئەمێنێتەوە لە ئەشکەوتێکە. ئەگەر سەگ ئاوا قەبیح و گڵاو بێ بۆ خوای گەورە لەگەڵ کۆمەڵە گەنجێکی ئیماندارە ئەیهێڵێتەوە. باسیەکە لە قورئانەکەی خۆیدا. ئەگەر سەگ گڵاو بێ بۆ لەخوا لە قورئانە فەرمی ئەو سەگانی کەوا تەعلیم دراون ئەگەر بیان بۆن بۆ ڕاو هەر نێچیرێک کە بەدەم ئەوان بگیرێ ئەو نێچیرە گۆشتەکەی بۆ ئێوە حەڵاڵە. ئەگەر سەگ قەرار بێ گڵاو بێ بۆ نێچیری دەم سەگێک کە ئەیگرێت لە ڕاودا بۆ ئێوە حەڵاڵە. خۆ ئەمە ئایەتی قورئانە. ئەی ئەگەر سەگ گڵاو بێ وەک لە حەدیثە صەحیحەکە کە ئیمامی بوخاری ڕیوایەتی کردووە کە من هەموو حەدیثێکی ئیمامی بوخاری ڕەت ناکەمەوە، حەدیثە جوانەکانی لەسەر سەردانین. ئەوەتا لەو حەدیثە کە عەبدوڵای کوڕی عومەر هێناوێتی ئەفەرمێ من گەنجێک بووم لە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمامەوە خزمەتم ئەکرد وكانت الكلاب يبول ويقبل ويدبر في زمن رسول الله صلى الله عليه وسلم في المسجد. ئەفەرمێ کۆمەڵێ سەگ یەکەبوون لە مزگەوتەکەی پێغەمبەرە دەهاتن دەڕۆیشتن میزیان دەکرد لە مزگەوتەکەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. حتى لحديثك هاتوا فرميت فلم يكونوا يرشون شيئا من ذلك كميزي شانا كرنا مزگوتكي پیغمبر صلى الله عليه وسلم اوان بشو ميزكدا ناكر طاپاچي كنوا تنانت كابراش اعرابي پیغمبر صلى الله عليه وسلم راى النبي صلى الله عليه وسلم اعرابيا يبول في المسجد. پیغمبر اخوا كابراش اعرابي بيني هاد مزگوتكي ميزي كرنا مزگوتكي پیغمبر صلى الله عليه وسلم صحابه كان هفص يستيان ليدن فارادوا ان يضربوه يستيان كابرابا. پیغمبر خوا فرمي دعوه وازي لبينن حتى إذا فرغ حتى لم يزكي بيتوا امزا فدعا بماء فصبه عليه پیغمبر خوا صلى الله عليه وسلم هني اي بان كردو كردي بشون مزي كابري عربية فرمي بوشي ليدن علموا فريكا يسروا ولا تعصروا دين آسانا وقرسي ما كان لسر خلق سيريكا لم لا وصق ميزي كردوتا نومس قوتكي پیغمبر صلى الله عليه وسلم فلم يكونوا يرشون من ذلك شيئا بهيج شيء ويك ايا نكردو بشوني ميزي صقكا بلام انسانك
مرۆڤێک میزی کردووە بە مزگەوتەکەی پێغەمبەری خواد دعا بماء فصب عليه بانجی کردو ئاوی وە بێن و ئاوی کردو بە شوێنی میزی کابرادا بۆی پاچی کاتەوە ئەمە کام میزیان گڵاوە باشم حەدیثانە هەیە هەر هەمووی حەدیثی صحیحە و خۆتان بڕۆن بیدۆزنەوەم حەدیثانە باشە ئیتر بۆیە ماوە بە چاوێکی قێزەونەوە سەیری سەگ بکەیت ئەی ئەوە نییە خوای گەورە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحە باسی خزمەتکردنی سەگمان بۆ کات چەندێ ئەجر پاداشتی گەورەیە غفر لامرأة مميسة مرت بكلب على رأس ركي كاد يقتله العطش باسي آفرتك ما بوكا كآفرتك مميسة بوا يعني هر لش فروش بوا آفرتك بلاي بيركاتي فريسيركا صجكا بديار بيركوا كاد يقتله العطش خريكا أمرت لتونيا قبكا بزاوية كدا للروايات اشتراها توا فرمي قبكا بزاوية كدا لتينيا على ما أفرتا أروات أخواروا فأوثقته بخمارها فنزعت له من الماء فغفر لها بذلك على أروات أخواروا خفكاني پر أو أكاد وصقا كتير أو أكاد خوال لقناحي أو أفرتا لشفروشك بدريجاي جاني خريجي كاري داوين بيسيبو خوال لهمو قناحا كان يخوش بكا صجي كتير أو كردوا لما حديثي صحيحي فيها غمرة صلى الله عليه وسلم يعني خزمة كردني صقا من ده خيري زورا بۆیە من داواکەم لە مسلمانان بەو چاوە سەری سەگ نەکەن ئەمە سەگ گڵاوە سەگ لای چەندین لە مەزایبەکان گڵاو نییە سەگ ئاژەڵێکی زۆر بە وەفا و بە ئەمەکە بەرامبەر بە مرۆڤەکان بۆیە بە هیچ شێوەیە نەگڵاوە نەتەعاملکردن لەگەڵ یا حرامە نەوەکو لزنەی فتوا پیاسەکردنی لەگەڵ سەگە حرامکردن نە حرامە بە هیچ شێوەیە ئەخر ئەمانەیە ئەم فتوانەیەکەوە کە بەڕاستی مافی ئاژەڵیشی پێشەل کردووە وەرە لوزنەیەکی فتوای گەورە دابنیشێ بڵێ پیاسەکردن لەگەڵ سەگە حرامە بەڕاستی شەرمەزاری ئەم فتوایە ئەم فتوایەوە ئەکا کە سەگ زوڵمی لێ بکرێت سەگمان بینیوە لە سۆسیال میدیا چاوی دەرکراوە یا کوژراوە یا ئەنواع و ئەشکاڵ زوڵمی لێ کراوە ئەخر فتوایەکی ئەوە بینن کە دەرئەکرێ بۆیە خەڵک بەرامبەر بە سەگ بەڕاستی بێوەفایە لە کاتێکا سەگ لە هەموو ئاژەڵێک بەوەفاتر بووە بەرامبەر بە مرۆڤەکان خزمەتی باشتری کرد بەرامبەر بە مرۆڤەکان سەگ لە وڵاتە ئەوروپیەکانە وەکو منداڵ دێت و دەڕوات لە بازاڕ شت دەکرێت شت دێنێتەوە یعنی وا تعلیم دراوە حتا سەگی تعلیم دراو وەکو باسمان کرد قورئانە فەرمێ گۆشتەکەی دەمی کەنیەچیرێک ئەگرێ حەڵاڵە بۆیە تکاتان لێ یەکەم بە هیچ شێوەیەک دروست نییە و حرامە کوشتنی سەگ عزێدانی سەگ بە هیچ شێوەیەک دروست نییە ئەوە هەموو حەدیث و ئاەتم هێنایەوە لەسەر سەگ. وەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.